ئەم شەوشەوێکی یادگاریە کە دەکاتە بەرواری 14/8 2023 دانیشتێکی جوان سازەکەین بۆ کاکە بینال خەباتی خۆشەویست تایبەت بۆ خاڵە میران و کاکە ڕاژوی خۆشەویست بەدەست و پەنجە ڕەنگینەکەی کاکە باوانی خۆشەویست دەستی مامە ڕاژانی خۆشەویست نەڕزێت بە کامینەکەی لەگەڵمانایە هەوامان وایە بەڵتی هەموو لایە بێ ئینشاڵڵا وەک بولبول لە دەست و فڵێ مناڵەیە هیچ ئاگای نییە لە دەرد و حاڵەیە من پەروازەکەم بۆ سەر سینایە من پەروازەکەم بۆ سەر سینەی ئاو ئەم خاتە قەفاز دەشکێنێ باڵەیە ئەم خاتە قەفاز دەشکێنێ باڵەیە نازداران هەموو عادەتیان وایە فرمێسکما ڕێژە بۆ عەشقی مردوو گوڵاڵەی بەهار عومری کۆتایە گوڵاڵەی بەهار عومری کۆتایە هیچ توانام نییە ئۆقرە ناگرەم من توانام نییە ئۆقرە ناگرەم ئەزانم ڕۆژێ لە دووری تەمرێم ئەزانم ڕۆژێ لە دووری تەمرێم دەریای ئەسکەندەر کەوتومە گێژی دەریای ئەسکەندەر نەمرم لە زیندان نەتێنمادار من خەیاڵی دۆسەم بەم هێنێ من خەیاڵی دۆسەم بەم هێنێ بەرچاوم تەما بەڵای نابینێ بەرچاوم تەما بەڵای نابینێ من توانام نییە ئۆقرە ناگرم من توانام نییە ئۆقرە ناگرم ئەزانم ڕۆژێ لە دووری تەمرێم ئەزانم ڕۆژێ لە دووری تەمرێم هەی بشی بەچاو نابینم خاڵی چەناکان بەچاو نابینم خاڵی چەناکان دڵداری ناکەم لە دوای باڵاکان شێتە ئاو کەسای وا بەڕێواری خۆیە خاتە دا و ناوی دڵدار
دووری تەمرەیە ئەزانم ڕۆژێ لە دووری تەمرەیە ئەی دەستخۆش yaran 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 yar yar aman eydad 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 قسم بخوای باڵاداست لە من زیاتر دڵداریان مەی نەدەیوە کەس خڵکی نەکردمە خبی لە گیان بە گۆشەی چاوێ یانە یاراوان هەراوە یانە یاران هەراوە پەیمانەشکێنن هەروە بەدرۆ وابێ بڵێن خيداد 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 من توانام يا وقر ناقرب من توانام يا وقر ناقرب أزانم روجي لدوري تمرب أزانم روجي لدوري تمرب